سلااو لە ئێوە بێت سلااو لە تاوای بینەرانی خۆشەویستی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ بێت. ئەمڕۆ ئێمە لە تەلاری هونەرین مەراسیمێک بەڕێوە دەچێت، مەراسیمی شەهید نەقیب محەممەد لەتیف. بێگومان هەمووان لێرەین ئەو بابەتانی کە لێرەیە لە مەراسیمەیە کە دەخرێتە ڕۆ هەمووان لە پێناو چیرۆکێکی ناخەژێندا کۆبوونێتەوە کە ئەویش چیرۆکی شەیدبوونی کەسێکی ویژدان زیندوی ئەم نیشتیمانەیە کە ئەوی شەید نەقیب محەممەد لەتیفە. بە دیاریکراوی 2 ساڵ لەمەوبەر چیرۆکێکی تراژیدیای ناخەژێن ویژانێکی زیندوی بەخەبەر هێنا کە ئەوی شەیدبوونی نەقیب محەممەد بوو لە ڕووداوێکی زۆر نەخوازرا و لە ئەرکێکی فەرمی خۆیدا کاتێک زەنگی تەلەفۆنی کەسێکی زوڵم ڕکراوی ئەم نیشتیمانی بۆ ئەچێت کە ئەوانیش ژنانن بەدەم داواکەوە دەڕوات، بەڵام لە پێناو بەدەستێنانی مافی ئەو خانمە یاخود لە ئەرکێکی ڕسمی خۆیدا بۆ جێبەجێکردنی یاسا بە هەنای ئەو خانمەوە دەچێت و بەڵام دوجار لە ڕووداوێکی نەخوازراوی ناخۆشدا شەید دەکرێت. بێگومان هەمووان پێمان ناخۆشە بۆ ئەم ڕووداوە ناخوازرە و ڕۆحی شاد بێت. ئەمڕۆ ئەم بنەماڵەیە بە هاوکاری نووسینگەی بەڕێز قوبات تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان خەڵاتی شەید نەقیب محەممەد لەتیف بەخشنە ئەو کەسانەی کە لە بواری ژناندا جێگە دەستیان دیارە و کاری زۆر باشیان ئەنجام داوە. هەر بۆیە من پێم خۆشە تەواوی ئەم زانیاریانەی کە لەسەر بەڕێوەچوونی ئەم مەراسیمە ئەمڕۆ لەم هۆڵەیە لە هۆڵی عوسمان چێوەر لە تەلاری هونەر بەڕێوە دەچێت کۆی تەواوی مەراسیمەکە ئەخێنە ڕوو. ئەچمە لای میوانی یەکەمی پرۆگرامەکەم زۆر بەڕێز مامۆستا عەتا محەممەدم لەگەڵا بێت بەڕێوەبەری نووسینگەی ئەنجومەنی سەرۆکوەزیران بە شازێکی ڕاستەخۆ کۆمەڵێک زانیاریمان بۆ گوازێتەوە. مامۆستا عەتاگیان سوپاس بۆ ئامادەبوونت بمان بەخشە لە کاتمان گرتی بە هەر لەو دەست پێ بکەین. بیرۆکی ڕێخستنی ئەم کارە یاخود ئەم ڕێوڕەسمە لە چیەوە بوو؟ ڕاستی دوای ڕوودانی و کارەساتە ناخۆشی کە نەقیب محەممەدی تا شەهید بوو لە کاتی ئەرکێکی فەرمیە کە بۆ خۆشی یەکێک بوو لەو ئەفسەرانی کە زۆر داکۆشی کار لە مەسەلەی ژن و زۆر داکۆشی کار لە بەرەنگاری تونند و تیژی ژنان بوو. بەڕێز جەناوی جێگری سەرۆکوەزیران کاک قوبات تاڵبانی پێشنیاری ئەوەی کرد کە شتێکی سمبولیک بکرێ بۆی ساڵانە یادی شەهیدبوونی نەقیب محەممەد بکرێتەوە بێتە هاندەرێکیش بۆ ئەوەی کە ئەو ئەفسەرانە و ئەو خەڵکانەی ترکە لە بوارە سەر فەرمیەکە و چ بوارە نافەرمیەکە کار ئەکەن بۆ بەرەنگاری تونند و تیژی دژی ژنان ساڵانە ئەمە ڕاستیمە بەردەوام بێ. ئەمە بیرۆکەی جەنابی بوو و ئەم بیرۆکەی ئێسش بەردەوامە و ئەم ساڵ لە ساڵ ڕۆژی شەهیدکردنی نەقیب محەممەدە ئەم مەراسیمە ڕێگەخرێ کە میوانێکی زۆرک و بەڕێستان بینیتان لە چالاکوانان لە ڕێکخراوەکان لە دام و دەستگا فەرمیەکان لە کەسایەتی کۆمەڵایەتیەکان لە ژنان و پیاوان لێرە بەشدارن. مامۆستا عەتا ئەو کەسانی کە دەستنیشان کراون بۆ خەڵاتەکان چەند کەسن و کێش دەستنیشان کراوە بۆ خەڵاتەکان؟ ڕاستی خەڵاتەکە ئەمڕۆ 5 خەڵاتە لە کەسایەتی جۆرا و زۆر پێک دێت ئیعلانەکرێ لە خوارەوە جارێ ئێشتا ناوەکان لای هەمومان نییە زیاتر وەکو سوپرایزی ئیعلانەکرێ بەڵام مەبەست و ئامانجی پشتی خەڵاتەکە لای من گرنگترە نەک سیمبولیکی خەڵاتەکە بەڵێ بەڵێ حتمما ئەم خەڵاتە بۆ ئەوەیە کە ئێمە هەموو ساڵێک بیرمان بکەوێتەوە و بیر لەوە بکەینەوە کە ئێمە کەسێکمان هەبوو ئەفسەرێکمان هەبوو ئەم ئەفسەرە لە ڕەگەزی نێر بوو بەڵام داکۆشیکاری خوشکەکانی بوو، داکۆشیکاری ژنان بوو، داکۆشیکاری ئەو ڕەگەزی بەرامبەر بوو کە پێی وایە ڕەگەزی تەواوکاری خۆیەتی و لە ڕووی ڕۆحیشەوە ئێمە هەموو ساڵێک بیر لەوە بکەینەوە کە پێویستەکە کاری زیاتر و پلانی باشتر و خزمەتی زیاتر بکەین بە ئەو ڕەوتەی کە پێوتێ ڕەوتی بەرەنگاری تونند و تیژی. ئێمە لە کۆمەلگایەکیان کۆمەلگایەکی تا ڕادەیەک مستەقیڕە ئەم کۆمەلگا مستەقیڕە پێویست بەوەکە لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی دەرونی و لە ڕووی ئارامیشە و جارێکە ئیستیقرار بەخۆی بینێت بۆیە پێویستەکە دام و دەستگاکانی ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان دام و دەستگا کۆمەڵایەتیەکان ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی هەماهەنگ بن تاکو پێکەوە پلان و پرۆژەی باشتر بکەن و بانی تەسادفکردنی ئەم حدەسەش لەگەڵ 16 ڕۆژی چالاکیەکانی بەرەنگاری تونند و تیژی بۆ خۆشی جۆرێکە لە تەواوکاری ئەو پلانی کە جەنابی کاک قوبات هەیە بووە.
مامسعتا زۆر لە کاتە ناگرم پرسیاری کۆتام ئەەکەم بێگومان بە خۆشحاڵیەوە هەموو کات ئەو تیمەی کا لە نووسینگەی بەڕێز قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان کار ئەکەن بێگومان هەنگاوی زۆر باشیان ناوە لە بواری ژنانە چ لە ڕێگەی ئەو چالاکیانی کە سازی ئەەکەن یاخود لە ڕێگەی چەند تیمێکی تایبەتەوە یاخود لە ڕێگەی پارێزەری تایبەتەوە توانیویانە داکۆکی کارێکی زۆر باش بن لە مافەکانی ژنان لەسەر ئەم بابەتە چ پەیامێکی باشت هەیە بۆ تەواوی ژنان و کچان حتما من جگەلەوەی خۆم لە تیمی جەناوی کاخوبادم بۆی دەستخۆشی تایبەتی شەمەیە لە ئاشتی خان و ئەو تیمە تایبەتی کە ئەم ساڵ بە هەموو ستافەکەوە کە هاوکار بوون لە بەڕێکردنی چالاکیەکانی 16 ڕۆژی بەرەنگاری تونند و تیشی بەڵام ئێمە وەکو تیمی جەناوی کاخوباد و وەکو کارمەندانی حکومی لە ئەنجومەنی وەزیران پێمان وایە کە ئەرک و بەرپرسیارەتی ئێمە چەند لەسەرەوە بێەوە نەخورسترە و پێمان وایە ئێمە هاوکاری ئەفسەرێکی لە خوارەوە هاوکاری پۆلیسێکی نەبەرەبەراتی بەرەنگاری توندوژی هاوکاری چالاکوانێکی کۆمەڵگەی مەدەنین بۆی پاڵپشتی خۆی پاڵپشتی پەیامەکەی بگرین لەکەمکردنەوەی توندوژی لەم کۆمەڵگای ئەمە کۆمەڵگای ئێمە کۆمەڵگایەکە شایستەیە کە تیا ژن ڕێزی زیاتی لێ بگیرێ ڕگەزی بەرامبەر ڕێزی زیاتی لێ بگیرێ کە ژن و پیا و هاوتا و هاوشان بن بۆ تاوکردنی ئەرکە کۆمەڵایەتیەکان و ئەرکە ڕسمیەکانیشان لە ئەم کۆمەڵگایی ئێمە زۆر مەودا هەیە بۆەوەی تایە خزمەتی ژن بکرێەوە ژنیش تایە خزمەت بکات بۆیە ئێمە حتمەن بە هەموو توانامانەوە پشتیوانی ئەو ئاراستەیە بینوە لە خزمەتی ئەو ئاراستەیە بین چ بە پەیام چ بە پلان چ بە خزمەتکردن چ بە پرۆژە چ بە بڕیار و بڕیارنامەش کە حکوومەت پێویستکە دەری بکات. سپاس بۆ ئێوە کاتێکی خۆش خۆش بێ سپاس بۆ میوانەکەم لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز مامۆستا ئەتا محەممەد بەڕێوبەری نووسینگەی جێگیری سەرۆکوەزیران کۆمەڵێک زانیاری وردی لە سەرتاوی بەڕێوچوونی ئەم ڕێوڕسمە پێبەخشین جا ئێستا میوانی کتر لەگەڵ ما بێت خاتوشۆخان ئەحمەد پارێزەری ڕاوێژکار ئەگەر بەڕێزان بفەرمونە لای من سپاس بۆ ئامادەبوونتان خاتوشۆخان بەهەر لەوە دەست پێ بکەم بوونی یاسا ڕۆڵێکی زۆر کاریگەر ئەبینێت لەوەی کە پارێزگارێکی تەواوی ژنان و کچان بێت بۆ داواکاری یاخود داکۆکیکردن لە مافەکانیان لەسەر ئەم بابەتە هەم لە 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندەتیژی دژی ژنان و هەم لەسەر بەڕێوەچوونی ڕێوڕسمەکەش چ پەیامێکتان هەیە ئەتانێ بیگەێنە بەڵێ بێگومان ئێمە هەڵبەتەوەکو کەسانی یاسایی و پارێزەر هەمیشە ئیش لەسەرەوەکەین کە یاسا ڕۆڵی خۆی ببینێ و بێگومان بەداخەوە لەم دۆسیەشە کە 2 ساڵ لەمەوە پێش لە هەڵمەتی 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندەتیژی یەکێک لەو ئەفسەرانە بەداخەوە شەهید بوو و ئێمە ئێستاوەکو هەموو پارێزەر لە ناو دۆسیەکەی کارەکەین هەم دۆسیەکە بەڕێڕەوی یاسایی خۆیان ئەڕوا لە ناو دادگاکانە ئەمە دەستپێکێکی یاخود گەڕانەوەی متمانەی زیاترە بۆ یاسا و بۆ دادگابەوەی کە هەرچ کەسێک بێ لە هەر پلە و پۆستێکا بێ ئەگەر هات و ڕووبەڕووی هەر کێشێک بوو ئەبێ لە ڕێگەی دادگا و کێشەکانی چارەسەر بکرێ بۆیە ئێمە لەسەر ئەم دۆسیە هەڵوێستی خۆمانمان هەیە و لە ڕووی یاساییەوە کاری لەسەر ئەکرێەوە بەپی ئەو ڕێڕەوەی خۆی کە هەیەی کە بەداخەوە هەرچەنە لێکۆڵینەوەکان کاتی زۆری ویست بەڵام خۆشبەختانە ئێستا لە قۆناغێکی باشە لە لێکۆڵینەوە سەکانە خۆش بێت چ پەیامێکی ترت هەیە لەسەر تەواوی ئەو ڕێوڕسمە و ئەو ئامادەبوانەشکە لێ من زۆر سپاسی ڕێخەرانی ئەم چالاکیاکەم کە هەمیشە لە هەموو کار و چالاکیەکان کە پەیوەندیدارە بە ژنانەوە شەهید بوونی ئەم ئەفسەرە لەبیر نەکراوە لە یاد نەکراوە بەڵکو بەردەوام ئیشی لەسەر کراوە وەجێ خۆشحاڵیە کە ئەم خەڵاتەش دابین کراوە چونکە ئەمە ئەبێت بەوەی کە ئێمە ساڵانە سپاس و پێزانین بوو ئەو ئەفسەر و کارمەندانی کە هەرچەنە پیاویشن بەڵام ئیش ئەکەن بۆ پاراستنی ژنان جێ خۆیەتی کێ لێرەوە سپاسیان بکەین و ئەم خەڵاتەشیانی ئەو کەسانەیە کە لەو بارەیە کارەکەن زۆر سپاس خۆش بێت سپاس بۆ وتەکانی میوانی دۆمیشم زۆر بەڕێز خاتوشۆخان ئەحمەد پارێزەری ڕاوێژکار کۆمەڵێک زانیاری وردی لەسەر بوونی یاسا و جێبەجێکردنی یاسا باس کرد لە تەواوی ئەو کەیسانەیە خود ئەو بابەتانی کە پەیوەستە بە ئەوەی کە زوڵم لە تەواوی ژنانی هەرێمی کوردستان ئەکرێت بۆیە بە خۆشحاڵیەوە ئەوەی کە ئەمێ باسی بکەم تەواوی تیمەکانی نووسینگەی بەڕێز قوبات تاڵبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە ئەوە دووپاتەکەنەوە کە خەمخۆرێکی تەواوی ژنانی کوردستانن مافەڕەوەکانیان دابین ئەکەن بۆیە بخۆشحاڵیەوە لێرە و لەوێ لە هەڵمەتی 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان چەندین چالاکی جۆرا و جۆریا خۆ لە ڕێگەی تیمە تایبەتەکان و ئەفسەرە تایبەتەکانی بەڕێوەبەرایەتی توندوتیژی دژی ژنان و خێزان کاری زۆر جدیان کردووە و ئەم کارشیان هێندەی تر وا ئەکات ئەرک و بەرپرسیارەتێکی زیاتر لەسەر شانیان بێت پاشکەمێکی تر وەک لە وێنەکانە ئەیبینن ئامادەبوانێکی زۆر میوانێکی زۆر لێرە ئامادەن و لە هەمان کاتە زۆر بەڕێز قوبات تاڵبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەی خۆی نیشان ئەیە لە تاوای ڕێوڕسم
ئۆرگازمەکە و ئەو کارانی کە پەیوەستە بە ئەنجامدانی دابشکردنی خەڵات کە خەڵاتەکەش ئەبەخشێت بۆ ئەفسەر و ئەو کەسانی کە لە بواری ژنانە کاری زۆر باشیان کردووە ئەمە تاوای ئەو زانیاریانە بوو کە ئەمڕۆ لەم ڕێو ڕسمەیە لە هۆڵی ئەسمانچێوەر لە تەلاری هونەر بۆ ئێوەم گاستەوە گەڕێمەوە بۆ ستۆدیۆ.